بەڵە بەڕێزان وەکو باسمان کرد هەفتەی باڵاپۆشی کە لە هەرێمی کوردستان ڕاگەیەندراوە لەلایەن ڕێکخراوی قوتابیانی کوردستانەوە هەمیشە ساڵانە پرۆژەیەکیان هەیە بە ناوی پرۆژەی سمبولی نور بۆ باڵاپۆشی چەند لێدوان و کۆمنتێکیان وەرگرتووە پێکەوە بینەر و بیسەری ئەو لێدوانانە دەبین لەبارەی باڵاپۆشیەوە سڵاو سەرەتا ئەمەوێت دەستخۆشی لە ڕێکخراوکەم بە ناوی ڕێکخراوی قوتابیانی کوردستان گاستان بە سازدانی ئەم کارە جوانە بە بەخشینی گوڵ و سەرپۆش بەو ئافرەتانی کە باڵاپۆشنین بۆ ئەوەی کە سیمایی باڵاپۆشی لە لای ئافرەتان خۆشەویستکەن و جوانی بکەنەوە. هەروەها شەمەوێت لێدوانێ بدەم لەسەر ئەوەی کە خەڵکی بەرچاوڕوونیەکێ بەرامبەر بەوەی کە باڵاپۆشی هیچ کاتێ بە زەبر نییە بەڵکو بە پێچاوانەوە باڵاپۆشی لە ئاینی ئیسلامدا بە ئازادی کەسەکەیە تاکەکە خۆیەتی. ئێمە ئەمڕۆ لە میانەی ڕۆژی چالاکیەکانی ڕۆژی گیانی باڵاپۆشیە هەستین بە دابشکردنی گوڵ و سەرپۆش بۆ ئەو خوشکانی کە باڵاپۆش نین بە هیوای ئەوەی هەر هەمویان لە ڕۆژانی داهاتووە بتوانن ئەو لەچکانە بن بەسەریانە کە خۆی گەورە فەرمانی بە پێغەمبەر داوە کە داوا لە خێزانەکانی و کچەکانی و هەروەها هەموو ئافرەتانی مسلمان بکات کە باڵاپۆش بن. بەناوی خۆی گەورە حیجاب فەریزەیەکی خۆی گەورەیە لە هەموو ئاین و سەقافاتی دنیاە هەبووە. بێگومان حیجاب داهێنراوی ئیسلام نییە. لای یۆنانیەکان حیجاب هەبووە، ئافرەت بەبێ حیجاب نەچۆتە دەرەوە. لای فینیقیەکان بە هەمان شێوە حیجاب ئافرەتێک کاتێک کە چۆتە دەرەوە حیجابێکی سووری یاوە بەسەریە. حیجاب بریتە لە داپۆشینی جەستا کە خۆی بینێتەوە لە داپۆشینی ساریا قژ و دەم و چاو تاک و قولەپێ. بێگومان لە ئاین ئاسمانیەکان ئاینی یەهودی زۆر بە واضحی باسی حیجابی کردووە. حیجاب فەرزە لە ئاینی یەهودیە و عولەمای یەهود دەڵێن ئەگەر ئافرەتێک کشفی سەری خۆی بکە قژی بکە ئەوە ئیهانەی بەخۆی کردووە. بۆیە کاتێک کە خۆی گەورە عقوبەی ئادەمیدا عقوبەکە بریتی بلەوەی کە جلیان لە بەرانەما کەواتە ڕووتی یان دانەپۆشراوی ئەوە بریتی نییە لە پێشکەوتن بەڵکو مخالفی پێشکەوتنەوە عقوبەی خۆی گەورەیە. بە ناوی خۆی گەورە و میهرەبان. باڵاپۆشی فەرمانێکی خۆی گەورەیە بۆ هەموو بەندەکانی لە ئافرەتان کە پابند بن بە باڵاپۆشیەوانێ و پیاوانیش ئەبێ پابند بن بەو بەرگ و پۆشاکەی کە تایبەتە بە خۆیان. بۆیە باڵاپۆشی بەشێکە لە ئافرەتێتی جوانێتی ئافرەت دەردەخا، ئونوسەتی ئافرەت دەردەخا. دەڵێن ئافرەت من ئافرەتم بەڕاستەقینەیی بە دوور ئەوەی بەبێەوەی خۆم بشبهێنم بە پیاوانەوە. باڵاپۆشی ڕەمزی ئیمانە و جێبەجێکردنی فەرمانی خوای میهرەبانە و باڵاپۆشی ڕەمزی کەسایەتی ئافرەتی مسلمانە کە ئافرەت باڵاپۆش بوو واتە هاتوومەتە کای ژیان، واتە دێم شوێندەستی خۆم دیاری دەکەم. باڵاپۆشی واتە خەڵکینە دیدی خۆتان بگۆڕن بۆ ڕەگەزی ئافرەت کە تەنها وەک کاڵایەک سیر بکرێ، تەنها بۆ خۆشی و ئارەزوو بازەتی مامەڵی لە تەکدا بکرێ. باڵاپۆشی واتە لەو دی و ئەم دیمەنەوە کە لە ناو خەڵکی داباوە بێ دیمەنێکی دیکەی ئافرەتانی تر هەیە کە شێری مەیدانن، کە خاوەن وتەی ڕەنگینن، کە خاوەن هەڵوێسەی سەنگینن، کە خاوەن کایی ژیانن، کە دەکرێت پسپۆر بوون لە بوارەکانی ژیاندا و شوێندەستی خۆیان دیاریکەن. هەفتەی باڵاپۆشی خوشکانی بەڕێز کۆمەڵی خوێندکار خۆبەخشانە ساڵانە لەم یادەدا هەڵدەسن بە لێدوان وەرگرتن و هەروەها هەفتەی چالاکی سەبارەت بە باڵاپۆشی دیارە ئەمە وەکو فەرمانێکی خوایی کە ئاراستەی کۆمەڵگای دەکات و بە تایبەتی بۆ ئافرەتان داوامان لێ دەکات فەرمانێکی خوایی ئاراستەی هەموو ئافرەتان و پیاوانیش دەکات سەبارەت بە ئافرەتان کەوا باڵاپۆشی سەرپۆش و داپۆشینی لەبەرکردن و پۆشینی جلوبەرگی گونجاو ئەو مەرجانی کە پێویستە لە باڵاپۆشیدا هەبێ و سەبارەت بە پیاوانیش خوای گەورە فەرمانمان پێ دەکات کەوا چاوانمان بەرامبەر بە نامەحرەمەکان دابخەین. بسم الله الرحمن الرحیم. بە ناوی خوای بەخشندە و میهرەبان. سەرەتا دەستخۆشی خۆم ئاراستەی ئەم کۆمەڵە گەنج و لاوە
کچان و کوڕانە ئەەکەم کە پێکەوە بە هەماهەنگی کارەکەن لەسەر ئەم پرۆژە جوانە کە بریتە لە ڕۆژەی خزمەتکردن بە باڵاپۆشان یا ئەو کەسانی کەوا تازە و گەنجانی باڵاپۆشن ڕێکخراوی قوتابیانی کوردستان دەستخۆشییان لەکەین یاخوا هەردەم سەرکەوتوو بن و پرۆژەی لەم بابەتە و جوانتر و باشتر ئەنجام بن. لە ڕاستیدا کارکردن لەسەر ئەم لایەنە لەسەر ئەم بوارە لە شەمەی ڕابردوو کە ڕۆژی گیانی باڵاپۆشی بوو لە هەرێمی کوردستان هەفتەیەک بۆ بانگەشەکردن بۆ باڵاپۆشی ڕاگەیەنراوە، بەڵام ئێستش چالاکیەکان لە ناو بەتایبەتی ناوەندەکانی خوێندن لەلایەن ڕێکخراوە خوێندکاریەکانەوە بەتایبەتی ئەوانەی کە باگراوندێکی ئیسلامیان هەیە و التیزاماتێکیان بە بانگەشەکانی باڵاپۆشیەوە هێشتا هەر بەردەوامە و لە ڕۆژانی داهاتووشدا بەردەوام دەبێت. بۆ قسەکردن لەسەر بەردەوامی چالاکی بانگەشەکردن بۆ باڵاپۆشی و هەروەها شێوازی ئەم بانگەشەکردانە لە ناوەندەکانی خوێندن و لەسەر شەقام و لە ناو بازاڕەکاندا کە دیارە چالاکیان لە هەرچێ شوێندا دەکرێن، میوانداری زۆر بەڕێز سیما ئامانج کە خوێندکار یا قوتابی کۆلێژی پزیشکی لە زانکۆی سلێمانی کردومانە. سیما خان زۆر سپاس بۆ دەرفەتە بەخێر بێت. زۆر سپاس. ئەگەر لێەوە دەست پێ بکەین ئەم هەڵمەتەی کێسە لە هەرێمی کوردستان دەستی پێ کردووە بە تایبەتی ئێوەی خانمانی باڵاپۆش و لە ناوەندەکانی خوێندندا هیچ کاریگەری هەیە بە بڕای خۆتان؟ سپاس بۆ میواندارێکەکەتان. ڕاستەکەی ئەو هەڵمەتانە کە کاتێک ڕاگەێنرێن بۆ باڵاپۆشی و هەفتەی باڵاپۆشی یعنی ئەبینین بە سپاس بەخوای گەورە بە پشتیان خۆی گەورە هەڵمەتێکی باش دروستەکە. من ئەگەر هیچ شتێکیش بەو کەسانە نەڵم کە کاتێ هەدەکانیان ئێمە کە کاتێک گوڵێکیانینە یعنی ئەمە بۆ خۆی سەرنجڕاکێشانی خەڵکەکانی باڵاپۆشەکانە بۆ باڵاپۆشەکان و من بینیومە کە زۆر خەڵک هەبووە لەو کاتانە ڕاستە ئەمە فەرمانەکە خۆی گەورە پێگەیشتە، بەڵام لەو کاتە نوعێک لە بیرخستنەوە دروست بە بۆی بۆیە سوپاس بەخۆی گەورە بڕاری باڵاپۆشیە لەبەرەوە یعنی وەکو بیرخستنەوەیەک وەکو سمبولێکی جوانی باڵاپۆش بۆ ئەو ڕۆژانە ئەو چالاکیانە سوپاس بەخۆی گەورە کاریگەری خۆی بەجێهێشتووە لەسەر دڵێن. خات و سیما کاردانەوەی ناباڵاپۆشەکان بۆم هەڵمەتانە چۆنە بێت لە ناوەندەکانی خوێندن بە حکومی بەڕێزت خوێندکاری کۆلێژی پزیشکی کاردانەوەکان دڵخۆشکردن یاخود ئەوان کە کاتێک گفتوگۆیان لەگەڵەکەن خوێندنەوەیان بۆ خودی دینی ئیسلام چییە کە دینی ئیسلام زۆر هانی باڵاپۆشیەدا لە ناوافرەتانە پێت وایە گەنجانی ئێمە بەتایبەت لە ناوەندەکانی خوێندنە ئاشنایەتیان لەگەڵ ئیسلامە هەیە یاخود بەهۆی ناتێگەیشتن و دووریانە لە دین کە باڵاپۆشنی؟ ڕاستێکی ئەمە ئەتوانین وەکو بڵێ بکەین بە چەند کۆمەڵەیەکەوە چونکە بمانوێ نەمانوێت کاتێک ئێمە چالاکیەکەکەین با بڵین ڕیسپۆنسیو دەرەنجامی باشمان هەیە و دەرەنجامی ناباشمان هەیە، بەڵام سوپاس بەخۆی گەورە دەرەنجامە باشەکان دەردێڵێ زاڵترن و زۆرترن بەسەر دەرەنجامە ناباشەکانە. ئەمە هەر وەکو ئەم ساڵ وەکو ساڵەکان ڕابردووشکە کاتێک ئەو هەدەیانە ئەین بە کەسە باڵاپۆشەکان زۆر بە گەرم و گوڕی و پێشمازیمان لەکەن. ڕاستێکی باڵاپۆشی خۆتان نزان کە بڕارێکی تۆزێ تا ڕادەیەک قورسە و پێویستە کەسەکان زاڵ بن بەسەر نەفسیانە ئەنج ئەو بڕیارە بن، بەڵام ئەوەی کە من بینیمە مەسەلەن کە دابشمان کردو بەسەر دەکچە دوانیان یعنی وەکو بڵێ بڕیارەکان داوە یعنی کسەر پەشدانەوەیەکی زۆر جوانیان هەبوو بووی و ئەوانی تریش وتویان ئینشەڵڵا وەکو بڵێ ئێمەش لە داهاتوویەکی نزیکە ئەبین بە باڵاپۆش، بەڵام نەبوونی باڵاپۆش یعنی بۆ چەند هۆکارێکە گەڕێتەوە و هەمومان نەزانین نەخێر هۆکارە سەرکێکە ئەوە نییە کە ئاشنانین پێی بەداخەوە بەڵکو وەکو بڵێ قەنەعەت نەکردنە یان وەکو بڵێ شتێکە کە ئەڵێن جاری ئێمە ئامادە نین بۆ ئەو باڵاپۆشیە کە بەداخەوە مەقسەیەکە لە زۆربەی کەسەنە باڵاپۆشەکان ئەیبیستین وازانن کە بوویتە باڵاپۆشترە بێ هەموو لایەنەکانی ژیانەتەوە بێ نەخێوانیە تەنها کەماڵێت بەخۆی گەورە و بۆ پێغەمبەرانیەتی، بەڵکو ئەمەش فەرمانێکە لە فەرمانەکانی تر کاتێک کە تۆ ئەتەوێت ببێ بە باڵاپۆش و مەزانە ئەکە ئەبێ کامل. زۆر باشە سیما خان، کاتێک سێریەم خانمانەش دەکەی کە لە ناوەندەکانی خوێنەر یا لەسەر جادۆش بازاڕەکانە کە ناباڵاپۆشن زۆر جار دەبینی دایکیان باڵاپۆشە
بەڵام دەبینی باوکیان التیزاماتی تاوی بەدینەوە هەیە بە دڵنیاییەوە ئەم خانمە شتێک هەر لە دین دەزانێت چکە کۆمەڵگەی کوردی و هەمووی مسلمانە ئەم خانمە لە چی ئاوای کردووە چی وای کردووە کە باڵاپۆشێکە هەڵ نەبژێرێت زۆر جار ئەوانەیە کە لە دوانیان داوایە لە بەرنامەکانی ڕابردوو کە کردومانە باز لەوە دەکەنەڵێ ئەترسم بڕیارەکە بدەم نەتوانم پابند بم پێوەی مۆدێلگەرایی ئەڵێ ئەگەر من باڵاپۆش بم ناتوانم بچمە حەفلە و مەراسیمەکانەوە ئەم خانمانی کە ناتوانن ئەم بڕیارە بدەن کەەوە خۆش تاماژە پێ دەکەی هەندێک پابندیان بەدینەوە هەیە و زانیاریان لەسەری هەیە بۆچی ناتوانن باڵاپۆشە بدەن و ئێوە چۆن کاریگەری و کاریگەریان لەسەر دروست دەکەن و بۆیان ڕوون دەکەنەوە بەڵێ بۆ ئەم بابەتێک بەڕاستیەوە ینی ئەو کەسانە خۆشمان ڕۆژانە ڕوبەڕویانە بینەوە ئەیان بینین بەڵام سێرەکەی یعنی لەگەڵ ڕێزم بۆیان تا ڕادەیەک وە ئەزانن ئازاتیەکەن ئەگەر بە عکسی دایک و باوکیانەوە بجوڵانەوە یان بە عکسی دینەکانەوە لەسەر هەمیەوە بجوڵانەوە ئەو کەسانی کە ئەو بڕیارانە نادەن یعنی با بڵێن بۆ جۆرە خۆیان قبوڵ نییە کە ئەوان باڵاپۆش بن وازانن کۆمەڵگە بۆ جۆرە ئەوانی ناوێ وازانن کەسێک تەنها مەرغوب بوو کەسێک تەنها خۆشەویستە لە ناو کۆمەڵگە کە کاتێک لە چک نەکات و ئەو کەسانش ینی من نەسیحەتم بۆیان ئەوەیە کە بزانن ئەوان خۆیان ئەو جۆری کە خۆیان ئەیانە بە ئەوان ئاوا بن خەڵک با قبوڵیانکە تۆ چاوەڕی ئەوە مەکە کە من لچکەکەم لابەرم اینجا خەڵک قبوڵم کە ئەوە بە پێچوانی دایک و باوکمەوە بم نەخێر ئەمە تێگەیشتنێکی زۆر هەڵەیە قەناعەتکردن بۆ خوێندکارەیە بۆ کەسە تەنها بە ئێوەی بانگەشەکاری باڵاپۆشی لەم هەفتەیە دەکری یا دەبێت دایک و باوکەکانیش مامۆستایانی ئاینی و خەڵکی تر لە چواردەوری ئەم ئافرەتەیە دەبێت هاوکار بۆی کە باڵاپۆش بێت وڵا ئەکید ینی ئەو بانگەشەی کە ئێمەکەین ئەمە بەشێکە لە بانگەشی ئەوانیانی با بڵین بەشێکە لە کارەکە هەموو کارەکە نییە بەڵکو ئەبێ هەمومان بێکەوە ینی هاوکار بین لە قەناعەت پێکردن هاوکار بین لە گەیاندنی پامە جوانەکەی باڵاپۆشی بۆیە نەخێر تەنها بە ئێمە ناکرێت بەڵکو ئەبێ ئێمە هەمومان مامۆستایانی ئاینی دایک و باوکان و ئێمەی گەنجیش هاوکار بین لە بانکردنی باڵاپۆشی لە زۆربەی کایەکانی ژیانە ئینسان هاوڕێ کاریگەری زۆر لەسەر هاوڕێکی دروست دەکات پێت وانە مەسەڵەن بەشێکی ئەو کەسانێکی التیزاماتی دینیان هەیە دوورە پەرێزیەکە گرن لە نێوان خۆیان و ئەو کەسانی نا التیزاماتی دینیان هەیە ڕابردوو دامە لە ناوەندەکانی خوێندندا زۆر وێزانی ئەگەر تێکەڵاویەک دروستکە لەگەڵ کەسێکە کە نا التیزامە دینی هەیە مەسەڵەن بەشێک لەو ئیلتیزامە دینی خۆی کاڵە بێتەوە پێدوانیە پێویستی شاوانی کە ئیلتیزاماتی دینیان هەیە باڵاپۆشن جارێکی تر تێکەڵ بنەوە بۆ کەسانی بۆی لە ڕێگەی ئەخلاقیات وەرسوکەوتی خۆیانەوە کاریگەری دروستکەن بەشێکیش نابێت لە کاریگەری بەڵێ بە ئەکیدی ینی ئەو ئاماژە بە خاڵێکی زۆر جوان کرد بەداخۆیانی هەنێکیان کە کاتێک داخڵە بن بە کەسان ئیلتیزامەکان ئەوان لە بڕارەکانی خۆیان پەشیمانە بنەوە بەڵام بە پێچوانی ئەمانەشەوە بینیمانەوە هەر بەرداوامیشەیە لە زانکۆیە کاتێک ئەو کەسانی ئیلتیزامیانەوە کەسانی کە باڵاپۆشن تێکەڵە بن بەوانی تر کاریگەریان لەسەر دروستەکەن بەڵێ ئەومانێ بەس ئەمی تیشمانێک ئەو ناباڵاپۆشەکان باڵاپۆشە بن ئەمە بەشێکی زۆری گەڕێتەوە بۆ با بڵین هونەری قەناعەت پێکردن بەشێکی گەڕێتەوە بۆ هونەری کاریگەری لەسەر چواردەورە تا چەندێک تۆ ئەتوانی ئەو پامێکی هەتە بۆوانی بگەین تا چەندێک دەتوانین قەناعەتیان پێ بکەی و بەڕای من ئەو کەسانشی کە باڵاپۆشن و ئیلتیزامیان هەیە با خۆیان مەسەڵەن دوور نەگرن لە ڕەفیقەکانیان کە باڵاپۆش نین تۆ هەتا ئەتوانی یعنی خۆت با بڵین مناڵم با بەس ڕەفیقی ناباڵاپۆشە بە ئەکید بەڵام با لە هەردووکیان هەبێ و هەتا ئەتوانی کاریگەریەکانە با ئەتا ئەتوانی تۆ کاریگەری و لەسەر ئەوانی تر هەبێ نەک ئەوان لەسەر توان هەبێ و ئەمەش بە ئەنجامدانی با بڵین چالاکی کرێ لەگەڵ هاوڕەکان تا بە ئەنجامدانی گۆڕینەوەی با بڵین خۆشەویستی و بەدەمەوەچوونی هاوڕەکەت قەناعەتکەن یان کاتێک کە ئەبینی هاوڕەیەکە با بڵین من هاوڕێ ناباڵاپۆشەکانم کە ئەبینن ئێمە بەدەمیانەوەین و گرنگیان پێین لە هەر کاتێک کا بمانەوە بیان یارمەتیانەوە بەبێ هیچ مەبەستێ ئەوانمان خۆشە ئەوان خۆیان کەوتەکەتان زیاتر لە دروشمە ئاینیەکان کاریگەریان تێدەکات تەمانم ڕۆژۆرەکان هەندێک دروشمی ئاینیش لای خەڵک بیستویەتی بەڵام ڕەنگە زیاتر تێ ڕانەمێنێ بۆی کە کاریگەری لەسەر دروستکە ئێستا ئێوە ڕەنگە زیاتر لە مامۆستایەکی ینی کاریگەریتان لەسەر خانمێکە بێت لەوەی کە چۆن قەناعەتی پێ بکەن بەڵام جگە لە فەرمانە ئیلاهیەکان
یا فەرمانی خی پەروەردگار چیتر بە ناباڵاپۆشان دەدەن بۆی کە پێیان دەڵێن بۆی کە قەنەعەت بە باڵاپۆشی بکەن چونکە بە دڵنیاوە هەمویان دەزان لە مامرێکی واجباتێکی دینیە دەبێت حتمما جێبەجێ بکەن بەڵام لە دەروی واجباتەکە چۆن بۆیان ڕوون دەکەنەوە کە باڵاپۆشی دەبێت بکەن زۆر جاروا دەزان لەگەر باڵاپۆش بن ئیدی خانمی باڵاپۆش جوانی و جەماڵیەکەی نامێت زۆر ڕاستە ئەمە بە تێکەڵبوونە بێ لەگەڵ چواردەور و لەگەڵ هاوڕەکانی زانکۆمان چۆن مثلەن کاتێکە ئێمە لە زانکۆ چالاکیمانە بێ یعنی با خۆمان گوێنەکەینەوە لە ناباڵاپۆشەکان بە پێچوانەوە با خۆمانیان تێکەڵکەینەوە مثلەن کاتێکە هاوڕەکەمان ئەڵێ بە هەر شتێکی عیلمی ئەڵێ مثلەن بە ئێمە چالاکی بکەین بەهۆی ڕۆژی جیهانی ژێرپەنجەوە کە با بڵێن دوێنێ ڕۆژی جیهانی ژێرپەنجە بوو یعنی بڕۆ لەگەڵیانە یارمەتیان بە بڕۆن بەیەکەوە ڕیسێرچکەن بڕۆن بەیەکەوە بگەڕێن بۆ زانیاری کۆکەنەوە بەیەکەوە شت بڵاوکەنەوە زانیاری گشتی بڵاوکەنەوە واتە تەنها لە بۆنە ئاینیەکانیشا لەگەڵ ئەوانە مەبە بەڵکو لە ڕۆژەکانی ترا لە ڕۆژی جیهانیەکانی ترا لە ڕۆژی ئاڵای کوردستانە شانازی بە ئاڵاکەتەوە بکە شانازی بە یعنی نەتەوەکەتەوە بکە لە ڕۆژی ژێرپەنجە یارمەتیان بە و بە هەمان شێوەی کاتەکانی تریش ئێمە لە زانکۆ ئەو ڕێکخراوانی کە هەمانە چالاکی دەرەوە ئەکەن ڕێکخراوێکمان هەیە من کە کەچێک کە چالاکی ئەکەن مەسەلەن لەسەر ئیزعافاتی ئەوەلی واتە با بڵێن فەرست ئید کاتێک ئەماکەن کە من بەشداریم تێکرۆڵنەوە چۆن بەشدارێکی لەگەڵمانە نی کە ئێمە با بڵێن محاجبەنین یانی تو پێ ئازایە تێکەڵ بی لەگەڵ ئێمە میشتمە یعنی چ ڕێگرێک هەیە کە لەوەی من بەشدار نەبم لەگەڵتە بە پێچوانەوە ینی بەشداریش بووین و با بڵێن بەو کاتە سەرنجی ئەوانمان بخۆم جگە لەم هەفتەی باڵاپۆشیە چ چالاکیێکی ترتان هەیە جگە لە ڕێکخراوەکان ئایا ئێوەی خانمانی باڵاپۆش بەجیا ینی هەوڵ دەدەن کە ئەو خانمانەی ناباڵاپۆشن باڵاپۆشیان بکەن؟ بەڵێ سوپاس بەخوای گەورە لە پێنجشەمەی ڕابردووە هەڵمەتێکمان دەست پێ کرد وەکو چیە؟ وەکو تەنها قوتابیانی زانکۆ کۆلێژی پزیشکی کۆلێژی پزیشکی و هاوڕێکانی تریشمان لەگەڵە لە ئەندازیاری و لە شوێنەکانی تریش چالاکێکمان ڕاگەیان ئەوەی کە بە تایبەت بەڵام تۆزە چالاکێکی تایبەتە بە تایبەت 100 خانم بانەکەین تقریبان زۆر بەیان ناباڵاپۆشن بانیانەکەین پانەڵان بۆ حازر کردوون لەسەرەوەی کە چۆن با بڵێن چ ڕێگریەک هەیە لەسەر باڵاپۆشیت و هەوڵین جوابی زۆربەی پرسیارەکان بینەوە کە خۆشمان پرسیارمان بۆ ئامادەکردوون بە هەمان شێوە ئەم چالاکیەمان هەیە ئینشاءڵڵا لە ڕۆژی جومعە بەتەمای چالاکیەکەمان بکەین و چالاکیەکە تا ڕادێک گوتم تایبەتە بەڵام من خۆم قەناعەتم وان نەبوو کە بتوانم بەتەواوەتی بەسەر ئەم چالاکی ئازاڵم چونکە ڕاستیەکەی مەسروفێکی تا ڕادەیەک زۆر ویست چۆن باش ئەم پارەیە کۆکەمەوە من هیچ کەسێکم لە پشت نییە چۆن بیکەم بەڵام سپاس بەخوای گەورە بە هیمەتی هاوڕەکانم توانیمان ئەو پارەیە جگەلەوەی کە کۆیکینەوە توانیمانە هەدەکانیش بۆ کەسە باڵاپۆشەکان ئامادەکەین یعنی هەرچی تێچووکێتی حەزمان کردە بۆ ئینشاءڵڵا لەو گەنجانی کە لە بەبێ ڕێکخرا و بەبێ حزب و بەبێ ئەمانە لە بانگەشەی ئاینی پیرۆزی ئیسلام و دروشمەکان الحەمدولillah زۆر باشە تا چەندە مۆدێلگرایی ئێستاوای کردووە کە بانگەشەکانتان کەمتر کاریگەری هەبێ هەندێک خانم هەیە ڕەنگە خۆی بە باڵاپۆش بزانێ بەڵام کاتێکە سەیری باڵاپۆشەکەی دەکەی ڕەنگە ئەو مەرجانەی تیانە بێ کە ئاینی پیرۆزی ئیسلام داوای لێ دەکات بەڵێ بەداخۆ مۆدێلگەرایی با بڵێن خاڵێکی زۆر ناخۆشە کە تۆ ئەیبینی ئەو کەسێک کە ئەبێ بەم حاجەبە یعنی هەنێکی بینیەڵە واللهی من ئەو کەسە مۆدێڵم بینی کە ئەوم بینی ئەوە نەجوان بوو لە چکەکەلی بەخۆشی ئەوە لە چکەکەم کرد وازانێت تەنها لە چکەکە تەنها ئەوەیە کە ئەو کردوێتی بەداخۆ کە ئەویش دیارە بە پێی مەرجەکان نەیکردووە مۆدێلگەرایی لەم سەردەما کاریگەرێکی زۆر زۆری لەسەر کەسەکان هەیە و دیسان ئەیگەڕێنمەوە بۆ ئەو خاڵی کە ئەو کەسانی کەوا ئەکەن قەناعەتیان بەو باڵاپۆشینی کە خۆی گەورە بۆی داناون و ئەزانن ئەگەر ئەو جۆرە بکەن لە کۆمەڵگەیە قبوڵ نین بۆی ئەیانێ بە پێی مۆدێل حیجابەکان کەن تا قبوڵ بوون لە کۆمەڵگە خات و سیمە تا چەند ئێوەی باڵاپۆش ینی بێگومان دین و دنیا تێکەڵە بەتایبەتەوانی ئیلتیزاماتی دینیان هەیە هەم ئەخلاق و هەڵس و کەوتە دنیایەکان دوجار ئەو دینەی کە ڕێنمایی دەکات چۆن ئەم هەڵس و کەوت و ڕێنمایانە لە ئەرسی واقعا لە دنیای پەیڕەوێکی خی گەورە مەسەلا نەفەرمێ لیمە تەقولونە مالا تەفعل مەسەلەوەی کە دەیڵی بۆ بە کردەی ئەنجامی نادەن ئێوەی باڵاپۆش بێگومان ئەتوانن ئەو کاریگەریە ئیمانی کە لەسەر خۆتانە ڕنگدانەوەی ئەخلاقیاتیان
لە ناو کچانی ناباڵا پۆشە ڕنگ دەنەوە. بۆ نمونە من قوتابی کچم هەیە مەسەن کە لێ پرسی بۆچی تا ئێستا بڕیارە نەداوە ببی بە باڵا پۆش لێ کاریگەریکی ئەو تۆم لە خانمەکەی تەنیشتم کە دانیشە باڵا پۆشە ینی کاریگەریکی ئەو تۆم لەسەر دروستنەوە جگە لە سلبیات ینی ئەمەشمان هەیە تا چەند دین ینی سەقافەی دینی پێویستە لەلایەن ئێوەی باڵا پۆشە زیاتر ڕنگ بداتەوە. بەڵە زۆر پرسیارکی جوانە بەڕاستی سەقافەی دینی و ڕۆشنبیری دینی و با بڵێن زانستی و دنیایشین بە شێوەیەکی ئام زۆر گرنگە بۆ ئەو کەسانی کە لەم کاتەیە و لەم سەردەمە باڵاپۆشن و با بڵێن بانگەشی باڵاپۆشیەکەن چونکە بتەوێت و نەتوێت دنیای تەکنۆلۆژیا و دنیای پێشکەوتن و دنیای علم و یعنی ئەبینین جگە لە ڕۆی تەکنۆلۆژیاکە پێشکەوتون لە ڕۆی علمیش الحەمدولیلا بەرەو پێشچوونێکی زۆر هەیە. بۆیە ئەو کەسانە بەڕای من ئەو کەسانی کە باڵاپۆشن و ئەرکێکی زیاتریان هەیە لە کەسێکی تر کە باڵاپۆش نین کە ئەیانێ بۆ بانگەشە بۆ دینەکانکەن لەبەرەوە پێویستە سەقافەیەکی طبعا هیچ کەسێک دەردێڵە ناگاتە ناڵم با سەقافەیەکی زۆر هەبێن جارە باڵاپۆشی بکە و بانگەش بکە نەخێر بەڵام ئەبێ سەقافە و هەبێ چونکە تۆ ڕۆژانە هەمومان ڕوبەڕووی پرسیارە بینەوە خۆمان نەزانین ئیلحاد یعنی بەردەوام هەوڵی ئەوان کە کەسەکانی تر لە دین دۆرخەنەوە بەڵام تۆ بێ ڕۆشنبیرەکە ئەوەنە زۆر بێ کە بتوانانی کاریگەری و لەسەر ئەوان هەبێ و بەڵە کاریگەریکی زۆری هەیە ڕۆشنبیری هەتا بتوانانی زیاتر بخوێنینەوە و زیاتر کاریگەریمان لەسەر چادۆرەکان کاتەوەکو بەرپرسیارەتی کە باڵاپۆشێک دەیگرێتە ئەستۆی خۆی جگە لە تێگەشتن و ڕۆشنبیریەکەی تا چەنە پێویستە کردارەکانیشی جوامن چکە ڕەنگە هەندێک لە ناباڵاپۆشێک بپرسی بڵێ بۆ باڵاپۆش ناوی دەڵێ دەبینم خەڵکیش باڵاپۆشە بەڵام ڕفتاری واوەهایان هەیە ئەوەی کە باڵاپۆشە چارک و بەرپرسیارەتێکی زیاتری ئەکەوێتە ئەستۆ چونکە هەمیشە ئەمە ڕەمزێکی ئاینی پیرۆزی ئیسلامە لە تەنیشتی ناباڵاپۆشەکەدا دەنووسێت. وەڵاهی من وەکوتم کاتە باڵاپۆشەبی ئەرکەکانە زیاترە بێ ئەم ئەرکێک کە زیاترە بێ یعنی پێویستە تۆ با بڵین لە جێگەی خۆیان ڕفتارەکانی خۆت ڕنگدانەوەی هەبێت بۆ سەر چواردەورەکە واتە با بڵین نابێت تۆ ئەو هیچ کە نابێ خۆ جاکێتەوە بەڵام ئەبێ کاریگەریەکە و زۆر زیاتر بێ لەسەر ئەوانەی تریش و هەڵتاوەکو بتانی کاردانەوەی باشترە هەبێ و بتانی لە بۆنەکانە بەشداربی لەگەڵیانە کاریگەریەکی زۆر باشتر و سەگا لەسەریان. زۆر سپاس بۆ بەڕێز سیما ئامانج قوتابی کۆلێژی پزیشکی لە زانکۆی سلێمانی سپاس بۆی تەوەریەکەمی بەرنامە لەگەڵمانە. دەستان خۆش بێ لە شتان سپاس.